پاش تەواوکردن و خستنەکاری بەنداوی ئیلیسۆ لەلایەن تورکیاوە جارێکی دیکە نیگەرانیەکانی عێراق لە پرۆژەی ئاودێری و کارۆئاوی گاپی ئەو وڵاتە سەری هەڵدایەوە. ڕۆژی 24 ئەم مانگە حکوومەتی تورکیا تەواوکردن و خستنەکاری بەنداوی ئیلیسۆی لەسەر ڕووباری دیجلە ڕاگەیاند. یەکێک لە گەورەترین بەنداوەکانی پرۆژەی گاپە. بەنداوەکە لە ساڵی 2006ەوە دەست بە دروستکردنی کراوە و توانای گلدانەوەی 10 ملیار و 400 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و لەگەڵ بەرهەمهێنانی 1200 مێگاوات کارەبا بۆ ناوچەکە. خستنەکاری بەنداوەکە نیگەرانی عێراقی لێکەوتەوە. لەو بارەیەوە عەونی زیاب وتەبێژی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق بە ماڵپەڕی ئەلعەرەبیەی ڕاگەیاندووە حکوومەتی عێراق نیگەرانە لە تەواوکردنی پرۆژەی گاپی تورکیا لەسەر ڕووباری دیجلە. ڕاشیگەیاند پرۆژە ئاودێریەکانی تورکیا بڕێکی زۆر ئاو گلدەدەنەوە و ئەمەش کاریگەری لەسەر سەرچاوی ئاوی عێراق دادەنێت. زیاب ئەوەشی خستە ڕوو لە سەرەتای مانگی داهاتوو شاندێکی باڵای عێراقی بۆ گفتوگۆکردن لەبارەی دۆسیەکەوە سەردانی تورکیا دەکات و لە هەوڵی بەردەوامدان بۆ گەیشتن بە ڕێککەوتنێکی دوولایەنە. هاوکات پرۆژەکە کاریگەری نەرێنی لەسەر دابینکردنی سەرچاوی ئاوی و ناوچە کشتتوکاڵەکان و بەرهەمی کشتتوکاڵی و زۆربوونی ڕووبەری بە بیابانبوون بۆ هەرێمی کوردستانیش دەبێت. گاپ پرۆژەیەکی گەشەپێدانی ئابووری تورکیا بۆ ناوچەی باشووری خۆرهەڵاتی ئەو وڵاتە، ئەوەش بە ئامانجی فراوانکردنی ڕووبەری کشتتوکاڵ و بەرهەمهێنانی کارەبا. پرۆژەکە پێکدێت لە دروستکردنی 21 بەندا و تونێل و 17 وێزگەی بەرهەمهێنانی کارەبا لەسەر هەردوو ڕووباری دیجلە و فرات. هەرچەندە حکوومەتی تورکیا بەنداوەکە بە پرۆژەیەکی استراتیژی دادەنێت لە بواری کارەبا و کشتتوکاڵدا، بەڵام ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە باکووری کوردستان نیگەرانن لە پرۆژەکە و بە سڕینەوەی کلتوری و جێلەقکردنی دانیشتوانی ناوچەکەی دادەنێن. لە کاتێکدا مەزەندە دەکرێت پرۆژەکە ببێتە هۆی ڕاگواستنی 80,000 کەس لە 199 گوند و هەروەها ژێرئاوکەوتنی شوێنەوارە دێرینەکانی ناوچەکە.